خەباتی معلمان هیوای گۆڕانکاری شۆڕشگێڕانە بەهێز دەکات. لە ماوەی دوو حەوتوی ڕابردوودا معلمان بەدایان کۆبوونەوەی ناڕەزایەتیان لە بەرامبەر ئیداراتی ئامۆزش و پەروەرش بەڕێوە بردووە. داخوازی دیاری ئەم قۆناغەیان بەکردەوە دەرهێنانی گەڵاڵەی ڕیزبەندی پیشەکان بە پێی 80% حقوقی هەیئەتە زانستیەکانی زانکۆکان بوو. معلمانی خانەنشینکراویش بە ئاکسیۆنەکان پەیوەست بوون. ئەوان وێڕای پشتیوانی لە داخوازی معلمان لە سەرکار خواستی بردنە سەرەوەی حقوق و هاوسانسازی ئەوانیشیان هێنایە گۆڕێ. شۆڕای هاو ئاهەنگی ڕێکخراوە پیشەییەکانی معلمانی ئێران لە درێژەی ئەم کۆبوونەوە ناڕزایەتیانەدا بانگهێشتی بۆ بەڕێوەبردنی کۆبوونەوەی خەباتکارانە لە ڕۆژی شەممە 3 مانگی ڕەزبەر دەرکرد. معلمان و خانەنشینکراوانی ئامۆزش و پەروەرش لە 35 شاری هەڵکەوتوو لە 18 ئوستان وەڵامی ئەرێنیان بەم بانگهێشتە داوە. شۆڕا لە ڕێگەی بڕیارنامەیەکەوە وێڕای دووپاتکردنەوەی داخوازی ڕیزبەندی تاکیدی لەسەر هێندێک داخوازی دیکەی معلمانی لەسەر کار و خانەنشینکراو کرد کە بە کورتی بریتین لە بەکردەوە دەرهێنانی کامڵ و بێهەڵاواردنی فەوقولعادەی ویژە بۆ گشت معلمان، دانی حقوقی خانەنشینی، بایەخدانی تایبەت بەخواستی کارنامە سەوزەکان و پێکهێنانی ئەمنیەتی پیشەیی هێزە خەریت خەدەماتیەکان، خوڵقاندنی بەستێنی ئەمن بۆ کردنەوەی مەدرسەکان لەم بارودۆخە کۆڕۆناییەدا، ڕاگررتنی پوڵی و خصوصیکردنی فێرکاری، ڕاگررتنی پەروەندەسازی دژ بە چالاکانی پیشەیی، ئازادی معلمانی بەندکراو وە گەڕانەوە سەرکاری معلمانی دەرکراو و دووریکردن لە ئەمنیەتیکردنی ناوەندەکانی فێرکاریە. لە کۆبوونەوەی ڕۆژی 3 مانگی ڕەزبەردا چەندین معلمی چالاک خەباتی بەردەوامی معلمان و پشتیوانی کرێکاران و پێشڕەوانی کۆمەڵ لە خواستەکانیان وەبیرهێنایەوە. معلمانی ناڕازی لە ئیسفەهان تێگڕا سرودی هەمراهشۆ ئەزیزانیان وتەوە. معلمانی خەباتکار لە باقی کۆبوونەوەکاندا دروشمەکانی وەک معلم وشیارە لە هەڵاواردن بێزارە، گەڵاڵەی ڕیزبەندی مافی ئێمەیە و نەتەسلیم نەسازش ڕێزبەندی بێخوایشیان وتەوە. شۆڕای ڕێخستنی ناڕزایەتیەکانی کرێکارانی پەیمانی نەوت ڕۆژی شەممە 3 ڕەزبەر وێڕای دەربڕینی پشتیوانی کامڵ لە خواست و خەباتی معلمان ڕاگەیاندراوێکی دەرکرد. لەم ڕاگەیاندراوەدا هاتووە معلمانی ئەمڕۆ دەنگی ناڕزایەتی ئێمە کرێکاران و هەموو خەڵکن. خوێندنی بێبەرامبەر بۆ هەموو منداڵان، کەرەستەی پێویست بۆ فێرکاری ئانلاین لەوانە هێڵی ئینتەرنێت و تەلەفۆنی هوشمەندی بێبەرامبەر بۆ هەموو معلمان و خوێندکاران و پێداگری لەسەر پێکهێنانی هەرچی خێراتری بارودۆخی ئەمن بۆ دەستپێکردنی فێرکاری لە مەدرسەکان، لەوانە واکسیناسیۆنی بێبەرامبەری هەموو معلمان و منداڵانی سەرووی 12 ساڵ و دابینکردنی ماسک و مادەی گەندبەڕکردنی بە خۆڕایی بۆ خوێندکاران و پەیڕەوکردنی مەودادانان و تەرخانکردنی یەک کورسی بۆ یەک خوێندکار، هەر هەمویان خواستی ڕەوای ئێمە کرێکاران و خەڵکە و ئەم بابەتە پەیوەندی بە گیان و ژیانی منداڵەکانمانەوە هەیە. ڕژیم لە جیاتی بایەخدان بە داخوازی ڕەوا و لانی کەمی معلمان و خانەنشینانی ئیداراتی ئامۆزش و پەروەرش و نفوزیان لەناو کۆمەڵ بە هەڕەشە و ڕەوانەکردنی هێزی سەرکوت بۆ شوێنی کۆبوونەوەکان و دەست بە سەرکردنی وتەبێژی ناوەندی معلمانی ئوستانی گیلان عەزیز قاسمزادە هەوڵیدا معلمانی خەباتکار و خەڵکی داکۆکی کاریان بترسێنێت. ئەم کردەوەیە لەگەڵ ناڕزایەتی میدیایی و بە نووسراوەی شۆڕای هاو ئاهەنگی ڕێکخراوەکانی معلمان و سەندیکاکانی کرێکارانی شرکەتی واحد و هەفتەپە بەرەوڕووبەوە. ئەم سەندیکایانە نووسیان ڕۆژی یەکشەممە 4 مانگی ڕەزبەر عەزیز قاسمزادە ئەندامی ناوەندی پیشەیی معلمانی گیلان 1 ڕۆژ پاش کۆبوونەوەی سەرتاسەری معلمان لە ماڵی خۆی دەست بەسەر کرا. بەر لە ناوبراویش 15 ژن و پیاو لە چالاکانی معلمان لە شارە جۆرا و جۆرەکان بەهۆی چالاکی پیشەیی و ناڕزایەتی بە وەزعی ئێستا لە پێناو باشترکردنی بژێ و دەست بەسەر و زیندانی کران.
ئەم سندیکایانە وێڕای نووسینی ناوی چالاکانی دەست بەسەرکراو لە درێژەدا ڕایانگەیاند. سندیکای کرێکارانی شرکەتی واحدی ئۆتۆبوسرانی تاران و دەوروبەر و سندیکای کرێکارانی نەیشەکەری هەفتەپا پەروەندەسازی، دەرکردن، هەڕەشە، ترساندن و دەست بەسەر و زیندانیکردنی معلمان بە توندی مەحکوم دەکات و خوازیاری هەڵوەشانەوەی هەموو حکمێکی زاڵمانەیە کە دژ بە چالاکانی پیشەیی دەردەکرێت و خوازیاری ئازادی بێشەرت و مەرجی گشت معلمانی بەندکراو و باقی بەندکراوانی دیکەین کە لە پێناو بەهرەمەندبوون لە گوزرانێکی باشتر و ژیانێکی شایستە زیندانی کراون. خەباتی کرێکاران، معلمان و خانەنشینکراوان لە شەوە زەنگێکدا کە کۆماری ئیسلامی بە پەرەپێدانی هەژاری، کوشتاری کۆڕۆنا و ڕەشپەگیری پێکی هێناوە، هاوشێوەی مەشخەڵی درەوشاوەیە. معلمانی خەباتکاری لەسەر کار و خانەنشینکراو کە خۆیان بەشێک لە چینی کرێکارن، لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا لە پەناهێنانە بەرەوەی خواستی مەعیشەتی بە مەحکومکردنی دەست بەسەرکردن و بە خواستی ئازادی معلمانی بەندکراو، زیندان و دەستگای قەزایی واتە پایەکانی مانەوەی ڕژیمی دیکتاتۆری ئیسلامیان بردووەتە ژێر پرسیارەوە. معلمانی خەباتکار بەم جۆرە هیوا بە گۆڕانکاری شۆڕشگێرانەیان لە ناو کۆمەڵدا بەهێز کردووە و دەیکەن. ئەوان بە شێوەیەکی دیارتر لە پەنا کرێکارانی وەک سەنعەتی نەوت، شۆفێر واحیدەکان و کرێکارانی هەفتەپا بە هێنانە گۆڕی پێویستی واکسناسیۆنی بێبەرامبەر و گشتی خۆیان وەک پشتیوانانی سڵامەتی توێژە جۆراوجۆرەکانی کۆمەڵ سەلماندووە. وەها کردەوەیەکی خەباتکارانە دەبێتە هۆی ئەوەی کە جەماوەری تینووی ڕووخاندنی کۆماری ئیسلامی لە خواستی پیشەیی و سیاسی معلمان زیاتر پشتیوانی بکەن.